لەسەر ستەیجەکە بەڕێزان ئەم بۆرە دیارە بەڵێ خەڵکی لاکە خەڵ بێتاقەتە هەنێ گرانی هەنێ ناخۆشی هەیە لە میلەتەکەی ئێمە بەڵام بە دڵنیاییەوە کورد زۆر جار لە مناسبەکانە یەکەگرێ و هیوادارم و داوا لە هەموو سەرکردە سیاسەکانەکەم لە ئەحزابە سیاسەکانەکەم هەوڵ بدەن چۆن میلەتەکەمان لە خوارەوە ئاوا یەکگرت و بە یەک دەنگ بە یەک ڕنگ بە یەک بیر و بۆچوون هاتوۆتە ئێرە یەکی گردووە ئەوانیش بە یەک شێوە یەک بگرێن و بچنە عێراق بۆ داوای ڕەوای گەلەکەمان هیوادارم هەموو گەلی کوردستانیش لە خوارەوە لە هەموو تاکەکان کۆمەلگایە بە شێوەیەکی زۆر باش یەکگرتوو بووین چونکە سەرکەوتن تەنها لە یەکگرتندایە. پیرۆزبایی نەورۆزیش لە هەموو کوردێکەکەم لە هەموو کوردێکی کوردستان لە هەموو چوارپارچەی کوردستان نەورۆز جژنێکە بەڕاستی پێویستە هەموومان وەکو هەموو گەنجێکی کوردیش لە هەموو یادەکانە یادی بکەینەوە وەکو هەموو جژنەکانی ترا لەبەرەوەی ئەومان نەزانین باردۆخی کوردستان لە ساڵەکانی پێشوویشە باش نەبووە لەم ساڵانەیە هیوادارم باشتر بێت و جژنی نەورۆزیش باشتر بێت و زیاتر کۆمان بکاتەوە. خەڵک هەرچەندێ دڵیشی نامرتاحە و ناڕازیە لەم ژیانە بەڵام هەر خەڵک هین خۆی هەیە گەزوگوزەری خۆی هەیە بۆ ئەم نەورۆزە ئینشەڵڵا ناوزارێکی بەڕاستی نەورۆزێکی خۆشە ئینشەڵڵا.